ماوەی چەندین ساڵە خوێندنی کوردی لە ناوچە کوردستانیەکان کێشە و گرفتی هەیە. کێشە و گرفتەکانیان زۆرە، هەم پەیوەستە بەوەی کە حکوومەتی عێراق هاوکاری خوێندنی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی لە کەرکووک بەو شێوە پێویستە ناکات کە زیاتر پێشکەوتن بەخۆ ببینێ. هەم کێشیان هەیە لەگەڵەوەی کە بەشێکی زۆری ئەوانەی کە لە خوێندنی کوردین و وەکو مامۆستا وەکو کارمەندن لەوێ، ئەوانە سەر بە حکوومەت هەرێمی کوردستانەوە لە حکوومەت هەرێمی کوردستانەوە پشگیری دەکرێن یاخود موچەکانیان لەوەیە و هەندێک لەو هاوکاریانەش کە بۆ خوێندنی کوردیە لە کەرکووک لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت، هەندێک جار لە مەشە گرفتیان هەیە. ئێستا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکرێت و هەوڵ دەدرێت ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکرێت. بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لە کەرکووک بەسپاسەوە لە ئەستۆرەکانمان لە شاری کەرکووکەوە کەمال شەریف عادل لێ پرساوی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستانمان لەگەڵدایە. کاکەمال سڵاو لێبێ، ئەم کاتت باش. ئەو بە دوواداچوونانەی دەکرێت بۆ خوێندنی کوردی لە کەرکووک چییە؟ سڵاو لە ئێوەی بەڕێزش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بە منتان بەخشی لە کەرکووکەوە. بەڕاستی ئێمە وەکو مامۆستایانی خوێندنی کوردی زۆر کێشە و مەعاناتمان هەیە لە نێوان هەرێم و بەغدایە، وەکو ئەوەی باڵێن ئێمە موچەکانمان تا ئێساخانە سەر لە هەرێمی کوردستانەوە لە شارۆچکەی چەند چەماڵ وەری دەگرین. بۆیە ئێمە پێمان باشە کە ئەم موچەیە بێتەوە شاری کەرکووک. بەڕاستی بۆتە زۆر گرفتێکی گەورە بۆ هەموو مامۆستایانی کەرکووک، چونکە مانگانە ئەم مامۆستا بەڕێزانە 550 بەڕێوەبەر دەڕوا موچەی خوێندنی کوردی لە بانقی چەرمۆ لە شارۆچکەی چەند ساڵ وەردەگیرێت. ئەوەش دەبێتە هۆی زۆر لە گیر و گرفتەکان بۆ بەڕێوەبەرە بەڕێزەکان کە لە ڕابردوودا و لە کاتی گەڕانەوەیان بۆ نێو شاری کەرکووک لە کاتی وەرگرتنی موچەکانیان و تووشی گرفتی هاتوچۆ ئەبن و ئەوە بوو لە هەفتەی ڕابردوودا 3 بەڕێوەبەرمان لەگەڵ مامۆستایەک تووشی ڕووداوی هاتوچۆ بن. بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی وەتە گرفتێکی گەورە. یعنی ئێوە داواکارن موچەکانتان بخرێتە سەر بەغدا یاخود ئەو موچەی کە لە هەرێمەوە بۆتان دابی نەکرێ بهێنرێتە ناو کەرکووکەوە. بەڕێزم، ئێمە ئەم موچەی کە باڵین وەک پێشە وەک ساڵانی ڕابردوو بێتەوە شاری کەرکووک دابەش بکرێت، چونکە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان نووسراوی ڕسمیمان کردووە بۆ سکرتاریەتی مامۆستایان کە داوامان کردووە بە ڕسمی موچەکانمان بگەڕێتەوە. نووسراویشمان کرد بۆ خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئەم موچانە بگەڕێتەوە کەرکووک. ئەوە بوو لە ڕابردووشدا سەردانی بەڕێز وەزیری پەروەردە کە کرا لە وەکو ستافی یەکێتی مامۆستایان دیار بوو چەند کێشەیەک لە نێوان هەرێم و بەغدا ڕوودەدات و بۆی ئەم موچەیە کە بگوێتە گەڕ دەیانگوت وا بە ئاسانی نییە. بۆیە ئێمەش بە هەمان کاتشە داوامان کرد ئەم مامۆستایانی کەرکووک کە ئەوانەی سەر بە هەرێمن لە کاتوساتی خۆیان بابرین بگەڕێنەوە سەر کەرکووک، چکەوتی ناکرێت مامۆستایانی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە لە هەموو شتێکەوە بێبەشن، چونکە ئێمە وەکو کەرکووکی وەکو مامۆستایانی کەرکووک لە زۆر شت بێبەشین، لە زۆر شت پرایەس کراوین، چونکە هەرێمی کوردستان ئەڵێ ئێوە سەر بە ناوەندن، ناوەندیش بە هەمان شێوە دەڵێ ئێوە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. اینجا بۆی ئێمە باش ئەو مافانە چییە کە ئێوە لی ئەو مافانە چیە ئێوە کە لێی بێبەشن؟ ئەو بابەتانە چییە کە پەیوەستە بە هەرێمی کوردستان کە ئەبێ بۆتان دابین بکە و ئەوەش کامایانە کە حکوومەتی عێراق ئەبێ بۆتان دابین بکە؟ بەڵێ ئەو مافانە لە ڕابردوودا
حکوومەتی ناوەند وەکو پەروەردە وزارەتی پەروەردە هەڵسان بە دابشکردنی زەوی بۆ مامۆستایانی سەر بە ناوەند ئێمەش وەکو یەکێتی مامۆستای نووسای خۆمان کردووە داوامان کردووە چونکە مامۆستایانی کەرکووک هەموو خەڵکی ڕستنی ئەم شارەیە هەمووی 50 هەیە هەمووی لەم شارە لەدایک بووە و جا بۆیە ئێمەش ئەڵێن ئێوە سەر بە هەرێمن لەگەڵ ئەوەشە هەرێمش بە هەمان شێوە بێبەشمانی کردووە لەو زەویانە وەکو مامۆستایان ئێمە لێرەوەش لە کەناڵەکەی بەڕێسانەوە داواکەین بەرزکردنەوەی پلەی موچەی مامۆستایان دەست پێ بکەنەوە چونکە ناکرێت لە 2016ەوە لە بەرزکردنەوە وەستاوە مامۆستایان تا ئێستاکان ئامۆزەکان لە 2022 هەموو مامۆستایەک دوو پلە وەستا و شولیان ناکات. باش مامۆستا بابەتێکی تر کە لە کەرکووک ئەمەیە پرسیاری لەسەر بکەم ئایا ژینگەی قوتابخانەکان چۆنە مەبەستمەوەیە ئێوە بەشی ئەوە بینای قوتابخانەتان هەیە کە بتوانن خوێندنی کوردی تێدا بەردەوامی پێ بدەن ینی بیناکان لە ئاستێکی ئەوەیان کە بتوانن خوێندن تێدا بەردەوام بێ؟ بەڵێ لە شاری کەرکووک نزیکەی 540 خوێندنگە هەیە باخچە و سەرەتایی و ناوەندی و دواناوەندی خوێندنگەمان هەیە زۆر لە ئاسێکی باشایە وەکو باڵەخانە وەکو بینایە زۆر باشە هەر بەگشتی ینی نەک هەر خوێندنی کوردی تەنانەت خوێندنی عەرەبیەکەش خوێندنگە هەیە پێویستی بە نۆژەنکردنەوەیە خوێندنگەمان هەیە لە نێو شاری کەرکووک تا ئێستاکانە سێداوامی تێدایە بگرە چوارداوامیشە لە دوای ئەو سێداوامیەوە خوێندنی خێراتی داداوامە کات و بەو شێوەیە اینجا لە کەرکووکە هەر هەموو با بڵین چ بینایی خوێندنی عەرەبی بێت و چ بینایی خوێندنی کوردی بێت مامناوەنددا و هەر هەمووی با بڵین تقریبەن پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە لەگەڵ ئەوەشە زۆر بینامان هەیە کە با بڵین ڕوخێنراوە بەهۆی ئەوەی کۆن بووە تا ئێستاکانە دروست نەکراوەتەوە بوو ئەوەی خوێندکاران لە ناویە خوێندن بەردەوام بێت. پرۆسی دروستکردنی بینای قوتابخانە هەیە پرۆسی دروستکردنی بینای قوتابخانە هەیە لە کەرکووک بە تایبەتی بۆ خوێندنی کوردی؟ بەڵێ پرۆسە بەڵێ بە خوێندنی کوردی بەڵێ بە هەمان شێوە لە 1-2 ساڵی ڕابردوودا سەردین خوێندنگە نۆژەن کراوەتنەوە بە هەمان شێوە خوێندنگاکە کە پێشووترتی وە تیدا گەڕاوەتەوە لەگەڵ ئەوەشە خوێندنگەی تازش دروست کراوە بە هەمان شێوە ڕادستی خوێندنی کوردی کراوە بۆ نمونە لە گەڕێکی پەنجعەلیە و لە گەڕێکی ڕاپەڕین و ئەو ناوە. باشە کێ ئەو خوێندنگایانەی نۆژەن کردوێتەوە حکوومەتی عێراق هاوکاری کردوون بۆ ئەوە یا حکوومەتی هەرێم کردوێتی ئیشەکە؟ بەڵێ بە خوێندنگا کوردیەکان مەبەستمە نۆژەنکردنەوە بەس کوردیەکان مەبەستە نۆژەنکردنەوەی خوێندنگاکان با بڵین چۆنە کە ئەو نۆژەنکردنەوەی خوێندنگاکان دەستی پێکرد خوێندنگە هەیە زۆر بابرین ماندووە زۆر بابرین هی ئەوە نییە کە بابرین خوێنکار لە ناوی داوامی ئاسایی تێبکە ئەمانیش هەستا بابرین ئەمریکیان بۆ دەکردووە کە بیر و خوێن و سەر لە نوێ تازەی بکەنەوە لەلایەن حکوومەتی ناوەندەوەی کە ئەو نۆژەکردنەوەی خوێندنگاکان ئێوە کە کێشەی کەمی نەک بە تەنها خوێندنی کوردی بەڵێ نەک بە تەنها خوێندنی کوردی خوێندنی با بڵین زمانی عەرەبیمان هەیە زمانی تورکوانیشمان هەیە بە هەمان شێوە هەر ئەوانیش خوێندنگاکانیان دەستی پێکردەوە بە نۆژەنکردنەوە. باش ئێوە کێشەی کەمی میلاکی مامۆستاتان هەیە لە خوێندنگە کوردیەکان ینی بەشی ئەوە مامۆستا هەیە کە بتوانێت بە بێگرفت ڕۆژانە پرۆگرامەکانی خوێندن لە نێو ناوەندەکانی خوێندنە لە کەرکووک لە خوێندنی کوردیا بخوێندێت؟ بەڵێ کەمی مامۆستا لە سەردین خوێندنگا کەمیمان هەیە بەڵام ئێستا ئەم گرێبەستانی کە لە ساڵی ڕابردوو واتە ئەم مەحازڕەکان وانەبێژەکان باری خوێندنگاکانیان سوود کرد کە با بڵین ئەو خوێندنگانی کە بێ مامۆستا بوون
ئێستاکانش بابلین ئەوانە دامەزراون بە گرێبەست و بەوانەبێژی لە خوێندنگاکانە داوامی ئاسایی خوێنەکەن چی بەسەر بە هەرێمە چی بەسەر ناوەندە لە ساڵی ڕابردووە کە ئەو وانەبێژیان بۆ کرا و لەگە گرێبەستەکانە. باشە کاتێک کە حکوومەتی عێراق بڕیارەدا کە میلاکات بۆ پەروەردەی کەرکووک زیاب بکە، ڕێژەی دامەزراندنی پێویست بۆ مامۆستای خوێندنگا کوردەکان دابی نەکرێ، عنی ئەو ڕێژەی کە پێویستە لە مامۆستا دابمەزرێ لە خوێندنە کوردەکانە ئەو بەشە ئەدرێ بە کورد یاخۆدە ئەو بەشە ئەدرێ بە مامۆستای ئەوانی کە لە خوێندنگا کوردەکان دەخوێن. بەڵێ لە ساڵانی لە ساڵی پار بوو 2 ساڵ پێشتا ئەوە بوو کۆمەڵی مامۆستا دامەزران هەستان درانە سەر خوێندنی کوردیەکان بە پێی سیلولەکان. ئەمە مامۆسایان کە دامەزان بۆ ناوچەی قەرەنجیر و پردێ و دووبز و شارۆچکە هەموو شارۆچکەکان بە پێی پێویست مامۆستا بابلین ئەو پێویستەی لە تموحی خوێندنی کوردیان نەبوو کە ئەو مامۆسایانی کە بابلین دایان میلمەزران لەلایەن ناوەندەوە. بەڵێ لە ساڵی پار 2004 مامۆستا کە دامەزرا بە پێی ڕێژەی کورد نەبوو بەڕاستی ئەم ژمارەکی کە بابرین بۆ خوێندنی کوردی دامەزران سەر بەناوەند بوون بەسترای خوێندنی خودای خوێندنگاکانی خوێندنی کوردی. باش بە پێی پێویست نەبوو. باشە ئێوە ئەی چیتان کردو بۆی کە چیتان وت کاتێک کە بە پێی پێویست نەبوو ئێوە چیتان بە پەروەردەی شارەکەوت یاخود بە پەیامتان چی بوو بۆ حکوومەت؟ بەڵێ ئێمە کە ئەوە لەڕێی ڕێگای پەرلەمانن تارە بەڕێزەکانەوە ئێستا شەد لە هەوڵی خۆمان داوە کە لە هەر بابەتێک هەر دامەزاندنێک هەبێت بۆ شاری کەرکووک دەبێ ڕێژەی کورد دیاریکراو بێ نەکرد بە ڕێژەی بێت. دەمانەوێت بابلین بەپێی استحقاقی کورسی پەرلەمانی بێت کە لە پەرلەمانی عێراق کورد ڕێژەکەی چەنە ئەوە هەروەها بابلین ئەوانیش ڕێژەکانیان چەنە بەپێی ڕێژەی کورسیەکان بێ. ئێمە وەکو یەکێتی مامۆستایان هەوڵمانداوە لەگەڵ پەرلەمانتارانی بەڕێز و بابلین پێداچونەوە بکرێت لە دامەزراندنەکانی دابردوو ئەو غەدرە کە لە ڕابردوو لەسەر لە کورد کرا ئەنجارە دووبارە نەبێتەوە لە داهاتوودا بۆ دامەزراندنەکانی داهاتویان. دوا پرسیارم مامۆستاوەیە ئایا هاوشان لەگەڵ ئەوەی کە پرۆگرامی خوێندن بۆ خوێندنگەکانی کەرکووک دابین دەکرێت ئێوە لە خوێندنگە کوردیەکانە پرۆگرامەکانی خوێندن دەستەبەرە بۆتان ئایا داوای هیچ گۆڕانکاریەکتان کردو لە پرۆگرامەکانی خوێندنە و بەخواست و دڵی ئێوەیە پرۆگرامەکان؟ بەڵێ ئێمە پرۆگرامەکانمان لە ساڵانە لە کۆگای کەرکووک وەرەگیرێت بۆ هەموو نێو خوێندنگاکان. شکر بۆ خوا ساڵی پار ڕێژەیەکی باش بەسەر خوێندنگاکانە دابەش کرا بەبێ کەم و کوڕی ڕێژەکەشی باش بوو. بەڕام بەنسبەت گۆڕانکاری نێو پرۆگرامەکانە کە هەر گۆڕانکاری بکرێ ئەوە لەلایەن سەرپەرشتیارە بەڕێزەکانەوە پێشنیارەکرێت کە بابرین چۆنیان پێ باش بێت و یان چۆنی لە چی بابەتێکە دەستکاری بکرێت لە چی ئەو شتانە دەستکاری بکرێت ئەوە سەرپەرشتیارە بەڕێزەکانەوە کرێ. پێشم وابێت ساڵی داهاتوو گۆڕانکاریشی تەواو لە پرۆگرامەکانەکرێ لە نێو خوێندنی کوردیدا. ئێمە ساڵانە کتێبمان پەرتووکمان لە کوردستانەوە دێ چۆن لێ دابش بکرێت لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە کەرکووکیش بێبەش نەکراوە. دەستخۆش بۆ مامۆستا کەمال شەریف عادل لێ پرساوی لقی کەرکووکی یەکێتی مامۆستانی کوردستان کە ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان نابووی سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.